سڵاو بەڕێزان، کورد لە پەرلەمانی عێراق چۆن دەتوانێت کاریگەری هەبێ؟ ئایا یەک ڕێزی پەرلەمانتارانی کورد لە عێراق پێویستە؟ ئایا کورد لە تەفرەقەی پەرلەمانتاران لە عێراقدا چەند زیانی بەرکەوتووە؟ ئەمانە و چەندین پرسیاری تر لەگەڵ زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا تاوتوێ دەکەین. کاک سەردار بەخێربیت. سپاس قوربان. بەڕێستان لە ماوەیەکی زۆر هەستیاری پەرلەمانی عێراقا پەرلەمانتار بوون، وابزانم سەرۆکی لیستی گۆڕانیش بوون. پێت وایە ئەدای پەرلەمانتارانی کورد بەگشتی چۆنە لە بەغداد؟ پەرلەمانتارانی کورد لە دوو ئاست دەتوانین تەقیمیان بکەین. هەڵسەنگدانین بۆ یەکیشان لە ئاستی فەردیە، پەرلەمانتاری باشیش و خراپیشت هەبووە. باش. پەرلەمانتاری بەتوانات هەبووە، پەرلەمانتاریش لەبوو توانای کەم بووە. پەرلەمانتاری کەم توانات هەبووە، نعمەت و خێر و بەرەکەت بووە چونکە زیانی نەداوە. عەرەبیشی نەزانیوە. یعنی ممکنە عەرەبیشی نەزانی بێ، بەڵام مەمنونی کە وەکو هەندێکی تر نەبێتە بەڵاو زەرری گەورەت پێ نەگەێنێ. یعنی ئێمە پەرلەمانتارمان هەیە لەو خولانەی پێشوولەوە، هەندێک زەرری لەم میلەتە داوە. عەلی حەسەن مەجید زەرری فیزیکی و جەستەیی و ئابووری ئەوانەی زۆری گەیاندووە بۆ مدەتەوەیە، بەڵام ڕەنگە عەلی حەسەن مەجیدی شەرە و زیانەی گەیاند بێت. لە ئاستی سیاسی قساکەم، ئەمانە هی ئەوە نین، بۆیە نمونونەکان باز ناکەم چونکە من مەبەستم شەخص نییە، مەبەستم بە شێوەیەکی گشتی ئەداە. نوێنەرایەتی کورد لە پەرلەمانی عێراق لە ئاستی ئەفرادا و لە ئاستی کوتلەکانیشە، کە کوتلەکان بە شێوەیەکی گشتی ڕنگدانەوەی سیاسەتی حیزبەکانیان، بەڵام کە ئەمە دۆخە سروشتێکەیە. بەڵام لە حاڵەتی کووردا دیاردەیەکی زۆر ئەنتیکە هەیە. هەندێک جار حیزب شوێن گوتاری پۆپۆلیستی هەندێک پەرلەمانتاریەکەوێ، هەندێک جار حیزب شوێن گوتاری پۆپۆلیستی تەلەڤیزیۆنەکەی کەوتووە، یعنی تەلەڤیزیۆنەکەی ڕسمی سیاسەتی بۆ کردووە بە پێچەوانەی هەموو کە ئاکار و هەموو شێوازی کاری سیاسی لە سەرتاسەری جیهان و بە درێژایی مێژوو کە ئێمە هەموو وەسایلەکان بۆ خزمەتی سیاسەتی خۆمان بەکارێنی، ئەم ڕێک پێچەوانە بۆتەوە. بۆیە لەم ئاستەیە ناتوانین بڵێن هەموو باشە هەموو خراپە، ئەمە تەقیمێکی ورتریەوێت. بەڵام خاڵێکی تر هەیە دەمەوێت سەرنجی جەناب و بینەرانی بەڕێزیشی بۆ ڕابکێشم. بوونی پەرلەمانتاری کورد لەوێ دوو خاڵ هەیە کە گرنگە لە بەرچاوی بگرین. یەک دەبێ بزانێ ئەو بۆ نوێنەرایەتی ئەم بەشە ئەگەر خۆی پێی وایە ئەمە عێراقە، بۆ ئەم نوێنەرایەتی ئەم بەشە ڕۆشتۆ لەوێ، وەک چۆن کابرایەکی بەسڕە نوێنەرایەتی بەسڕاکە لەوێ، تۆ نوێنەرایەتی کوردستانەکەی. بەڵام پێت وانێ زۆران هەر دژاتی کوردستان قوربانجای سەدەینە سەرەوە. دوو خاڵی دووەمەوەی کە نوێنەرایەتی کورد لە پەرلەمان بەشێکە لە نوێنەرایەتی کورد لە عێراق خۆی. تۆ سەر کۆمارت هەیە، جێگری سەر وەزیرانت هەیە، کۆمەڵە وەزیرێکت هەیە، ئەندام و سەرۆکی کۆمەڵێک هەیئاتی سربەخۆت هەیە. هەموو ئەمانە گرنگن لە سوپا مەفروزە حزورێکی گەورەت هەبێ، لە جیهازی ئەمنیە دەستگای ئەمنی عێراقا ئەمەیە. بۆیە ئەمە هەمووی پێکەوە نوێنەرایەتیە. ئەم نوێنەرایەتیە دوو مەسئلەی زۆر گرنگ هەیە کە دەبێت ڕەچاویکە. یەکێکیانەوەیە کە نوێنەرایەتی ئەم نەتەوەیە و بەرژەوەندەکانی ئەم هەرێمەکە، نەک بچێت ببێتە بەشێک لە ئەجندای داگیرکەرەکان بۆ دژایەتیکردنی نەتەوەکەی خۆی و قوارەی میلەتەکەی خۆی بە بیانووی ئەوەی کە مشکلەی لەگەڵ حیزبێکی کوردستانە هەیە، لە دەسەڵاتی کوردستانەیە شتیوا هەبوو زۆر زۆرە. ئەسڵ لەو ساڵانەی ئەخیرە یعنی هەوڵێندا و کوردستان دابشکردن لە پەرلەمانتار، هەوڵی دابشکردنی کوردستان هەبووە، هەوڵی ئەوە بووە ینی پەرلەمانتاران بەڵێ سوێنی خواردووە کە ئەگەر بە سلێمانی جیاکەم و بۆم نەخرێت سەربەخای خەم بەسەر وڵاتێکی تر. ئەم قسانە کراون و وتراویشن و بەداخەوە هەبوون. گرفتەکە لەکوایە؟ گرفتەکە لەوایە کە دیوەکەی تریەوەیە کە ئەم تیپی نوێنەرایەتی کووردە لە بەغا لەسەر و کۆمارەوە تا ئەگاتە وەزیر و وەکیل وەزیر و پەرلەمانتار و سەرۆک و ئەندامی هەیە ئەو ئەوانە، ئەمە ئەگەر تیپێک نەبێ پێکەوە بە شێوازی منسەجم پێکەوە یاری بکەن
لەگەڵ حیزبەکانی خۆیان لەگەڵ سەرۆکی حیزبەکانی ئێرە لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ پەرلەمانی کوردستان و لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەگەر بەیەکەوە یاری بکەین ئینجازی زۆر گەورەمان کرد و هەر کاتێک وا یاریمان کردبێ یعنی من نمونەیەکی بچوو بێنمەوە کە خۆمیتیان نەبوو لەو ئینجازانەی کراوە لە یەک مەوزوع پێکەوە بوون پارێزگای هەڵەبجە سەرکەوتنێکی گەورەیان بەدەستهێنا شکاتیشیان لێکرا دەرەقەتی نەهاتن اینجا کە باسی ئینجازم کرد ویستم ئینجازێک کەم کە خۆم باسکەم کە خۆمیتیان نەبوو یعنی دەورەی من نەبوو بەڕێزت لە شتێکە ئەوەی بێت خەیاڵم لە هەڵبژاردنەوەی مام جەلال بۆ سەرۆکایەتی کۆمار ئێوە خۆت وەک سەرۆکی لیستی گۆڕان یاخود فراکسیۆن و گۆڕان وات کرد کە گۆڕان دەنگ بن بە هەڵبژاردنەوەی بەڵێ مام جەلال لەوە چۆن بوو یانی ئەزانی مامۆستا سۆران کاتی خۆی ئێمە دوای هەڵبژاردننی 2010 علاوی هەڵبژاردننی بردبووە بە 2 کورسی زیادە نەیانەکردە سەرۆک وەزیران کە نەیان کردە سەرۆک وەزیران دەیانویست بۆی قەرەبوو بکەنەوە بیکەنەوە سەرۆک کۆمار کە بیکەن بە سەرۆک کۆمار دەبێت کێ بە باجەکە بدا قوربانێکە بدا کووردە دەرەنجام بۆیە وڵاتانی عەرەبی ئەم ناوچەیە و تورکەکان و ئینگلیز و ئەمریکاش هاتنە ناو ئەم پیلانە فشارێکی زۆریان کرد ئەمە پیلان بووە پلان بوو پیلان موامەرە بوو بەڵێ موامەرە بوو باش هەوڵێکی زۆر درا بۆەوەی ئەم پۆستە لە کورد وەرگرنەوە و علاوی پێڕازیکن ئەو وەختە هەموو ئەم وڵاتانە لەگەڵی بوون ینی تورکەکان و وڵاتانی عەرەبی ناوچەکە ئینگلیز لەگەڵی بوون ئەمریکەکان لەگەڵی بوون ئۆباما بە شخصی خۆی تەلەفۆنی لەگەڵ ڕەحمەتی مام جەلال کرد بوو بۆ مەسەلەیە ئۆباما بە شخصی خۆی فشاری زۆری لە جەنابی کاک مەسعود کرد بوو کە کاندیدکردنی کاک جەنابی مام جەلال سەحب کاتەوە ئەردۆغان بە شخصی خۆی تەلەفۆنی بۆ کرد بوو ئەمە قسەی من نییە قسەی جەنگیز چاندارە کە ئێستا ئەندامی پەرلەمانی تورکیای لەسەر لیستی دەمپارتی و دۆستێکی گەورەی کووردە لە کتێبی شەمەندەفەری مۆزۆپۆتامیا کاک زریان ڕۆژهەڵاتی تەرجەمەیەکی جوانیشی کردەوە بۆ کوردی لەوێ ئەم تەفاسیلانە باسەکە ئەمە دۆخێک بوو ئەو شەوەش کە قەرار بوو سەرۆک هەڵبژێرین ئێمە بۆنی پیلانەکەمان کردبوو بۆنم کردبوو ئەو وەختە بالمناسبە من سەرۆکی فراکسیۆنیش نەبوو بەڵام لە ناو مفاوەزاتەکان و لە پشتی پەردە ئاگام لە وردەکاریەکان زۆر بوو ئەمزانی چیە گوزەرێ و ئەشم زانی ئەو شەوە هەوڵی شکاندنی نساب هەیە بۆی سەرۆک کۆمار هەڵبژێردرێت چونکە نسابی هەڵبژاردننی سەرۆک کۆمار 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمانە ئاسانە شکێنرێ یعنی ئەو وەختەی کردە حدودی 200 شتێک کورسی قورس بوو یعنی بەدەست بێت دەرەنجام من پەیوەندەکەم وا کرد لەگەڵ ئەو برادرانەی ڕەفیقەکانی خۆم لە یەکێتی کە کاکە ئەمە نابێ وابێ یعنی ئێمە لە کوردستانە ناکۆکیمان هەیە جیاوازیمان هەیە چیمان هەیە بەڵام لێرەیە من و نەرایەتی ئەو میلەتەوە و گەلاکەین و دەبێت لە بەسەر مەسئلە هاوبەشەکان و بەرژەوەندەکان خاڵێکی تر طبعاً حەپەسان چونکە دەو زاتانە الحەمدولایەکیان تەمەنی درێژ بێ لە ژیان ئەمە ئەوەیەکیان وفاتی کردووە چونکە من لە کۆبوونیەک لە هەولێر بە حزوری جەنابی مام جەلال بە ڕەحمەت بێ لێوە بوو جەنابی کاک مەسعودی لێ بوو مەجموعەیەکی زۆر لە سەرکردەکانی لێبوون لە سیاقێکا تۆزێک قسەیەکی ناخۆش هاتە پێشەوە من ڕوبەڕوو بە ڕەحمەتی مام جەلال وتم ئێمە قەرارمان هەیە دەنگت نەدەینێ و دەنگیشت نادەینێ ئەمە 2-3 هەفتە پێش هەڵبژاردنەکە بوو کە من وتم کاکە نابێ وابێەوە دەبێ ئیش لەسەرەوە بکەین و کاکە ئەم شەو تێناپەڕێ بۆیە دەبێ هەوڵ دێن یەک بین پێکەوە بین بچن وتم بچن سەلامی لێ بکەن ئەو وەفدێک بەڕەسمی بنێرێ داوا بکە ئەوی تری لێگەڕێن بۆ من بەڵام بە کەسی تر مەڵێن چونکە بە کەسی تر بڵێن دەستی تێخێ و ناڵن ئیشەکە تێپەڕێ الحەمدولillah ئیشەکەمان وا کرد کە قەرارەکە وا بوو دەنگ بدەین بە جەنابی مام ئەوە یەک لە بەرهەمەکانی ئەوە یەکێک لە بەرهەمەکانی یەک ڕیزیە ئازانی ئەو نمونەیە من سوپاسی جەنابت دەکەم ئەو نمونەیەت باس کرد ئەوە ئێمە سلماندمان لەو شوێنایە ئەگەر یەک ڕیز بین یەک ئیرادە بین من هەموو جارێک گوتومە کاکە گرفتەکە لە 2 ئیدارەی نییە گرفتەکە لە 2 ئیرادەیە ئەگەر یەک ئیرادە و یەک هێز و یەک ڕیز و یەک بڕیار بین ئێمە توانیمان ئەزانی لەوەیە چی بکەین توانیمان سەپاندنی ئیرادەی ئەمریکی تورک هەموو وڵاتانی عەرەب لەم ناوچەیە و هەموو سونەش ڕاگرین و ئیرادە و کەرامەت و بڕیاری کورد پارتیوێشێتی خۆیان دەنگیان ئەدا بەس گرفتەکە لە گۆڕان بوو بە تایبەتیش تازە بزوتنەوەی گۆڕان دامەزرا بوو 4,500 فەرمانبەری ئەمە ناوچەیە مانان بڕاو کرابوون بە گومانی دەنگدان بە گۆڕان ئیشەکە ئاسان نەبوو قورس بوو لە ڕووی دەرونیەوە تەحمل نەئەکراتەوە
تەنانەت من کە دوایی هێرشی زۆرم کرایە سەروتیان ئێمە تۆمان ناردۆ بۆ بەغا بچی مامجلال دەرکەیتەوە کوێیەکەیتەوە بە ڕێیس جمهور لێمان دەرەنجام ئەو نمونەیە بۆ گرنگە چونکە ئێمە توانیمان سەپاندنی ئیرادەی ئەمریکی ڕاگرین ئێمە ئەو وەختە توانیمان بە ئەمریکا بە تورک بە ئینگلیز بە سعودیە بە ئوردن بە مصر بە وڵاتانی خەلیج بڵێننا و ئیرادەی ئەم ملەتەمان سەرخست بەس پێکەوە بین واقع مامۆستا سەردار ئەزام لە دنیا هەمووی وایە دەنگی پەرلەمانتار زۆر جار ئەکردرێ ئەوە ڕاستە ئایا کوردیش لەوە زەرەری زۆر کردووان بۆشی من ناتوانم اتهامی کەسکەم ببا بەڵام گرفتێکمان هەیە ئێمە چەند ساڵێکە و چەند دەورەیەکە گروپێک پیابوون بە بیانووی گرفتەکانی ناوخۆی کوردستان بە بیانووی گرفت و مشکلە و دژایەتی لەگەڵ حیزبێک یا لەگەڵ دەسەڵاتە هاتووە بۆتە دوژمنی میلەتەکەی خۆی و نەتەوەکەی خۆی پێتوانی ئەمەی دادگای باڵا شەر هەمان یاری بێت دادگای باڵا خۆی نادەستوریە هەر ئەمەی کە کورد بەعزێک لە ئەحزاب پەنا بۆیە بن و ئەویش لەو مەسلحەتانەیە قسە ئەکە کە بۆ عێراق نەک بۆ کورد ئەزانی مشکلەکە لە شوایە بزانە خۆی قاعدە کورد دەڵێ چی کورد دەڵێ گرەی دەستت مەخەرە دەمی خۆت دەمی خۆت چووکە دووارەدە پێ نەزانی و گازی لێ بگری چۆنی خەیتە دەمی خەڵکی تر یعنی ئەمە مشکلێکی گەورەیە بۆیە بەشێک لەو شکاتانە یەکرێ ممکنە بەشێکی کەمی ممکنە لە بەراعەت بێ لەوەیە زەختی لەسەرە لەوەیە منفەزی نییە نە بەڵام ئەوی تری نەکبەری نییە ئەوی تری بێ پێچ و پەنایەڵێم خیانەتە وئیلا ئەگەر بۆ نەوترێ خیانەت ئەو وەختە خیانەت دەبێتە نەوعێک لە ئابۆچوونی جیاواز بیر و ڕای جیاوازە بگەڕێمەوە سەر قسەیەکت کە ئەو کاتە سەرنجی ڕاکێشام بەس حەزم نەکردی بێ پشڕم فەرمووت بەعزێک لە سیاسەکان زەرێریان لە عەلی حەسەن مەجید زیاتر بوو چۆن یانی ئەمە پێتوانێت ئەمە زۆر توندە ئەم قسەی وەختی نەهاتووە ئەم تەفاسیلانە باس نامێناوی کەس بەری بەخوا وەختی نەهاتووە باوەڕکە مامۆستا سۆران مەسەلە نمونەیەکی بچووک بێنمەوە پرۆژە یاسای گێڕانەوەی سنووری مێژووی کەرکووک هاتە پەرلەمان مادەی 140 بەشێک لە مادەی 140 کە ئێمە ئەمانەوێ لیوای تاریخی کەرکووک بگەڕێتەوە دووز و چەمچەماڵ و کەلار و ئەوانە هەمووی بێتەوە سەر یعنی لە شاخەوە بۆ شاخ لە زێوە بۆ زێ سەر و کۆمارە وەختە ڕەحمەتی مامجلال ناردبووی بۆ چکە سەر و کۆمار دەسەڵاتی ناردنی پرۆژە یاسا هەیە بۆیە گرنگە هەندێک اتفاقاتی نهێنیشی بۆ کرابوو کە سەر بخرێ و تێپەڕێنرێ کورد دەنگیان نەک دەنگیان نەدا نیان هێش ڕێو شوێنە تەشریعەکان بکرێ گەڕاندیانەوە بۆ سەرۆکایەتی کۆمار ناتوانانی ناوی کەس گەڕاندیانەوە بۆ سەرۆکایەتی ئەمە ساڵی چەند؟ ینی خلا خولی دووەم بوو بینی 2010 بۆ 2014 کەرکووک تاوانی چیە ئەوە ئەسڵەن ئەرکی تۆیە تۆ دەبوو بێ هێزێکی جیاوازی لە یەکێتی و پارتی اتهامی یەکێتی و پارتیەکەی بۆی نیانتوانیەوە کەرکووک بێنەوە تۆ دەبوو لەو زیاتر پەیوەندی وایە بۆ ئەوان چونکە مامجلال هێنی کرد ئەنجامە بزانم هەندێک جار باوەڕکە هەندێک جار ئەوەیە بێ بڵێ وڵی نازانم بواکی سەرم لێ تێگرت نازانم بواکی دەرەنجام گرفتەکە لەکوایە ئێمە پێویستمان بۆ من دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ ئەم تەوقیتی ئەم هەڵبژاردن ئێمە لە بەردەم هەڵبژاردنی منشما بەستم ئەمە یەک دوو دەبێت ئەم خولەی ئەم جارە کۆمەڵێکێکی زۆر گەورەی لەسرە ئەو دووسێ خولەی ئەخیر ئێسقانی زۆر خراپ لە بینی کوردشکاوە پەنا براوەتە بەر دوژمن و داگیرکەر بەس پێتوانێت ئێستاش مسەبیباتی ئەو ئێسقانشکان ئەجا بێ حەلیکەین لە ئێستاوە بێ حەلیکەین ئێستا پێم وایە یەکێتی و پارتی ئەو کێشانیان نەما ئەوان ئەمە حەلکەن بەڵام دەبێ لایەنەکانی تریش ئەوانەی لە دەرەوە یەکێتی و پارتین دەبێ بزانن گرفتیان لێرە لەگەڵ یەکێتی و پارتیە گرفتیان لەویا لەگەڵ کورد دەبێت لەگەڵ یەکێتی و پارتی نییە من نمونەیەکی بچووک بۆ جەنابەت باسەکەم زەرکە کاتی خۆی هەوڵێکی زۆرە درا ئەم بودجەی ئێرە ببردرێ باشە؟ باش هەندێک پەرلەمانتار هەبووە هی ئێرە بووە بە نوێنەرایەتی کورد چۆتەوێ بە دەنگی کورد چۆتەوێ لەوێ بە بیانووی شەو و ڕۆژ تەلەڤیزیۆنەکانی پڕ کردووە من شەڕ لەسەر هێنانی موچەی خەڵگەکەم کە چۆتە بەغا بەدەسەڵات دارەکانی بەغای وتووە پارەمە نێرن بە هەرێمی کوردستان بڕوخێ باشە
ئەمە جگەل لەوەی بمبورە دەبێت جافی قسە بکەم جگەل لەوەی ئەمە خیانەتە لەنەتەوەکە بەڵێ جگەل لەوەی مە خیانەتە لەنەتەوەکە ئەمە پێوترێ چاواشەکردنی میلەت تۆ وەختی ئەڵێ پارە منێرە با بڕوخێ ئەو پارەیە ئەگەر بێم ئەدرێ بە موچە خەڵکت بێموچە کردو تۆش بەشێک بووی لە بێموچەکردنی خەڵک لە پێناوی ململانەی حیزب ئاشکراتە ئێستاش اینجا قوربان ئەمە ئاشکرا ئێستاش ئەوانەی لەسەر تەلەڤیزیۆن قسەکەنەوەنیە ئەمە خەڵک پێی خەڵەتاوە ئەمە گرفتەکە لە هەر قەناعەتیش ئەمە گرفتەکە لە کوایە خەڵک بەمە خەڵەتاوە کە ئەمەی هاشوهوشەکە موچەی بۆ ئەهێنێ لە کاتێکا وەفدی یەکەتی و پارتی باشە یاکە تازە لە عمرێکە نەماوە مۆڵی بە ئاشکرا بە هەردوو لایەنە وتووە بە قورئان بە سەرۆکی حیزبیش لەگەڵ هیچیان نائیش ناکەم بۆ معنایە نە دوژمنایەتیم لەگەڵیانێ بۆ معنایە هەیە من باوەڕم بۆ نییە حیزبایەتی لە ناوم حیزبانە بکەم بەس و ڕێزیشم بۆ هەر کەسێک هەیە ئەندامیان حیزبێکە ئازادی خۆیەتی ئازادی خۆمە بەڵام وەختی ئەم دوو حیزبە پێکەوە لە دەسەڵات بوون پێکەوە وەفدیان نەچوو بۆ بەغا ئەرکی تۆ لە دەرەوەی ئەم دوو حیزبە بەهێزکردنی مووقفی تەفاوزیانە بۆی موچەکە بێنێ ویدا بە خەڵک و خەڵک بێ موچە نەکەوێت ئەمان خراپیان نەکردووە دەباشە چۆ موچەیەک بێنێ تۆ جارێکتر ئەبییتەوە بە بەشێک لەوەی موچەی بۆ نەیە پەرلەمانتارت هەیە هاتوۆتەوە نەگەر لە بەغا لە پشتی پەردە پێوتون پارە مەنێرن هاتوۆتەوە لێرە شانازی بۆ کردوتێتی کاکە جام قسێتان بۆ پێسەیرە من خۆم بە عەبادی وت پارە مەنێرە بە هەرێم بڕوخی بە ئاشکرا لە میدیای کوردی وتوێتی ئەمە خۆی وتوێتی خۆ من هینم نەکردو بختان بۆ کەس ناکەم ئەزای ئەمە گرفتەکە لەکوایە دیسانەوە ئەمە موچە خۆرە فەقیرەکە پێی خەڵەتاوە لە کاتێکە کە پێی وتۆ پارە مەنێرە بۆ معنایە پێی وتۆ موچەکە مەنێرە تۆ باجەکەت داوە طبعا کاک سەردار من ئەم قسێ لە کاک نەوشیروانی ڕەحمەتیم بیستووە یعنی ئەیوت زۆر لەوانەی کە ئەچنە بەغداد ئیتر بە پەرلەمانتاری بێ بە وەزیری بێ حتا بە مۆزەفی بێ تەواو تەسلیمی بەغا ئەبن لەوەیان بیریانە چێتەوە کە ئەمانە نوێنەری کوردن خاوەنی قەزەیەکن خۆیان لە عەرەبترە بن تۆ دیقەتی ئەمە داوە خۆت وەک پەرلەمانتار هەندێکیان وان هەندێکی وایە وەمە گرفتە و بۆیە خەڵک من داوا لە خەڵکەکەم ئەمجارە بزانێ دەنگ بەکوێدا زۆر باشە من کاندید نیم و کاندیدیش نابم منیش کاندید نیم بەڵام داوا بکەم لە خەڵک بزانن دەنگ بەکوێدن دەنگ بەوانە مەدەن ئەتان خەڵەتێنن دەنگ بەکوێترە دەی کەیفی خۆتە بەڵام دەنگ بەوانە مەدەن ساڵانێکی زۆر ئەتان خەڵەتێن و هیچ شامپێنیە دوو مامۆستا سۆران بۆ یەک ڕیزی ئێستا بۆ کورد زۆر گرنگە بۆ من ئەموت حکوومەتی بن کە فراوان بۆ ئێستش پەلەمە حکوومەتی هەرێمدا بمەزرێ ئەگەر پێکەوە بین ئەم پێکەوە بوونی ئێرەمان ڕنگدانەوەی بێت لەسەر پێکەوە بوونی ئەو لامان باشە ناوچەکە ئەکوڵێ گۆڕانی زۆر گەورەی بەڕێوەیە دۆخی عێراق نازانی چی لێدێ نازانی چی لێدێ بۆیە ئەبێ بۆی دەرەقەتی ئەم دۆخە بین کە مەترسی تایە و دەرفەتی گەورەشی تایە دەبێت پێکەوە بین ئێمە ئەم قۆناغا لە هەموو قۆناغێک زیاتر پێویست زۆر باشە مامۆستا سەردار ماوەیەک لەوە پێش بەڕێست خۆت بانامەیەکە دەرکرد لەسەر وەکو بڵێ بانگەوازێک بوو بۆ دروستکردنی یەک لیستی هاوڕێ من پێم وابوو ینی ئەو ناکۆکیانم بینیوە خۆم تیا ژیاوم تا ئەو شوێنێ بۆم کرابێ هەوڵم داوە لێکەوتەکانی کەمکەمەوە ڕێگری لێ بکەم نێڵم زیان ببەرژەوەندی ئەم نەتەوەی ئەم نیشتیمانە بگێری کە بانگەشم بۆ یەک لیستە کرد یەکەم جارم نەبووە من 2010 لەگەڵ سەرۆکی حیزبەکانە بەداخراوی دوور لە میدیا قسەم لەگەڵ کردن بۆ یەک لیست بکەین دیسانەوە حیزبێک نەهاتە ژێرباریەوە نامەوێ ناو بێنم ئێستا بۆ ئەوەی من ئەمەم بۆ بوو بۆی لە بەغایەک ڕیز بین ئەگەر یەک لیست بین دووشتی گەورەی لێکەوێتەوە یەکێکیان یەک لیست یەک لیست بن بانگەشەم بۆ یەک لیستە کرد دیارە مقتەنع نین قەناعەتیان نییە یەک لیست بکەن من دیسانەوە ڕێزیەوە گرم یەک لیست ناکەن بەڵام گرنگە پێکەوە بین یەک ڕیز بین یەک ئەجندامان هەبێ لەسەر ئەوەی کە پەیوەندی بە بەرژەوەندی ئەم میلەتە و ئەم وڵاتەوە هەیە لەسەر ئەوانە کۆک بین و ئەکرێ ئەوەش فرسەت بێ بۆی لە پاڵ ئەوەیە کۆمەڵە ئیسلاحاتێکیش لە کوردستان بکرێ یعنی ئەتوانین هەردووکی پێکەوە بکەین بەڵام گرفتەکە ئەوەیە کە ئەوەی هاتووە ویستێتی بە حسابی خۆی ئۆپۆزیسیۆن بێ ئەم دوو مەسئلەیە تێکەڵ کردووە لە جیاتیەوە ئیسلاحاتی ئێرە و بەغا بوای لێ بکا پێکەوە تەفاهم بکەین و هەندێک شت پێکەوە بکەین لێرەش و ئەوێش پێکەوە چاکەین چۆ لەوێ سەنگەری لێ گرتوویت و بۆتە بەشێک لە داگیرکەر و لە دوژمن و لە وڵاتی دەوروبەر و هیچ نەماوە تۆ پەنای بۆ هین بردەوە بۆ دادگای فدرالی مامۆستا سۆران خوا شاهیدە هەندێک لەو قەرارانەی دادگای فدرالی دەری کردوون ئەوانەی شکاتەکەیان کردووە لە من باشتر زان قەرارەکە نادەستوریە خلافی دەستورە لە من باشتر دەزانن کە ئەوە بەرژەوەندی بۆ بەرژەوەندی ئەم میلەتەوە ئەم نەتەوەیە زۆر زۆر خراپە والله شکات کراوە
ئەزانی من لەو ساڵ و دو ساڵی ئەخیر یەکێک لە حاڵەتە زۆر لە حاڵەتی ترسێکی گەورەیە ئەژیان پیلانێکی زۆر گەورە هەبوو بۆی ئەم هەرێمە نەمێنێ پیلانەکە بۆ ئەو بوو ئەم هەرێمە نەمێنێ و ڕۆژاوای کوردستانیش نەمێنێ قوربان ئەوە بەشە دیارەکەیەتی هەندێک قەرارات کە لە دژی ئێرە دەرچووە لە زمنی ئەوانە قەراری هەڵۆشانەوەی پەرلەمانی کوردستان بەو مەبەستە کرا ئەم هەرێمە نەمێنێ بۆ دیموکراسی ئەی چۆن کرا ئەوە عبور کرایانی بڵین کوردستان توانێت ئەوە عبور کاتکە کوردستان بە ئیرادەوە توانی تێپەڕێنێ دادگای فدرالی آخر قەراری کە دەری کرد قەرارێکی نادەستوری بوو بەڵام لەو هێشتا ئەوە باشتر بوو بۆ ئێمە بەڵام کە کوردستان بە ئیرادەوە تەحەدای کرد توانی ئیرادەی خۆی بسەپێنێ ئێمە زەعیف نین بەڵام ئەوەیە کە ناکۆکی ئەجینا زەعیف نین ئێمە نقطەی پارادۆکس لەکوێیە نقطەی قووەت و زوعفمان لێک شوێنە پێکەوە بوون و پێکەوە نەبوونمان بەس کاک سەردار تۆ پێتوانێ با بڵێن ئێمە زۆر لەوانە کاکە من مەجبورم لەگەڵ عێراق ڕێک بم کێشەم نییە تەواو عێراق بمەوێیان نەوێ وڵاتەکە من سەر بە وڵاتە بەڵێ دروست بەڵام ئەوەی کە من دیقەتیم ئەوانەی کە ئەگەر ئەم وشەی ڕاست بە جۆرێک لە عێراق چێتیەکەن یعنی بە عاتیفەیەکی دەروێشانەوە من یەک نمونە بۆ بەڕێزت بێنمەوە لەم ڕۆژانە ئەمیری قەتەر ئەو بوو لە هینەی جامیعە عەرەبی دەرچوو کۆبوونەوەکە و هین بوو عاجز بوون بەهەرحاڵ چۆن بوو چەند پۆستێک لەسەرەوە نووسرا بوو سەیری کۆمنتەکانمە کرد زۆربەی ئەوانە عێراق ئەوەنە گەورەی ئەو وڵاتە قەزەمە چێ دەرچێت نا عێراق لەوە گەورەترە لەوە کوردوای لێ هاتوو ئەوەنە لاواز و یعنی سەخافەتی وای تیاابێ بۆ شێوەیە قسە بکایان بەڵێ یعنی وەکو عێراق شتێکی زۆر عەزیم بێ ئێمە خۆمان هەموو عێراقین و قەتەر هیچ نییە مامۆستا سۆران بزانە ئێمە گرفتەکە لەکوایە ئێمە عێراق دەوڵەتێکی ئەندامە لە نەوتە گرتوەکان ئێمە بەڕەسمی بەشێکین لە عێراق باش ئەمە بەو معنایەیە کە ئێمە لە دروستکردنی ئەم دەوڵەتەوە ئێمە لە خەباتی ئەم دەوڵەتەمان قبول نەبووە مەلیک مەحموود و توێتی ئەمە قبول ناکەم خۆم مەملەکەتم هەیە ئینگلیز ئەوانەیان کە تۆزێکینیان تیا بۆ ئینگلیز نەیانویستۆ کوردستان دەوڵەت بێ لە یەک دوو حاڵەتانە بێ چەرچڵ لە جوابی مەلیک فەیسەڵ ئەڵێ حدودی شیمالی مەملەکەتەکەی تۆ جەبەل حەمرینە سەر و جەبەل حەمرین وڵاتێکی ترە پێوترێ کوردستان ئێمە نەمانویستۆم بێ ئەمە سەپێنراوە بەسەرمانە کە سەپێنراوە بەسەرمانە خەباتمان کردو بۆی مافی نەتەوەکەمان زامن کرێ مفاوەزاتمان کردووە شۆڕشمان کردووە جارێکی مفاوەزاتمان کردووە ئیتیفاقی ئازارمان کردووە چوینەتەوە شاخ پیلانی گەورەی جەزائیریان لە دژکردوون شۆڕشمان هەڵگیرسانەوە هەموو ئەوانەمان کردووە بۆی مافەکانی ئەم نەتەوەیە بەدەستبێنین من ئەچمە بەغا بۆ نوێنەرایەتی کردن من 2013 گرفتێکی گەورەمان لەسەر بۆچە و لەسەر بودجا بوو من مفاوزی سەرەکی بووم چونکە ئەو وەختە من سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بوو لە کۆبوونەوەیەکە لەگەڵ شیعەکانە من دکتۆر برایم جعفەری زۆر دۆستم بوو پێم وتم باسی هێنی کردوتی ئێوە لای خۆتان پێتانەوترێ تەنها بۆ دوو شت دێن بۆ ئێرە بۆ پۆست و بۆ پارە منیش پێم وتم زەحمەت نەبێ یەک تعریفی فدرالی جگەل لە دابەشکردنی دەسەڵات و سامانی وڵات چ معنایەکی تری هەیە وتی تەواوە وتم ئەگەر هی ئێوەیە بەخێر ئەمان دەرێ بۆ خۆتان ئەگەر هی خۆمانە بۆ وا لەگەڵ ئەم مەسەلا ناکەین ئێمە نەمانەوێرا من خۆم ئێستا ئەمە حقیقەتێکی مێژوویە نەمەوێرا بێمەوە لێرە بڵێم کاکە ئێمە شەڕمان لەسەر بودجەکە کردووە زانێ وەختان و چی کاکەوە لە میدیا ئەو میدیاکارە گەورەکانیان وت ئێوە چن بەس شەڕ لەسەر پاراکەن ئێکاکە شەڕ لەسەر پاراکەم خۆ بۆ گیرفانی خۆم نییە شەڕ لەسەر ئستحقاقی تۆ بژ معاشی خۆم هەیە شەڕ لەسەر ئستحقاقی تۆکەم لەسەر پارەی مناڵتە لەسەر پارەی خوێندنتە لەسەر ناردنی دەرمانەکەتە لەسەر ئەمانەیە ئەم فەزایە عەفوم کە مامۆستا سۆران ئەم فەزایە ئەو گوتارە پۆپۆلیستیەی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە باسی ئەوەکرا کاکەوە چن بەس باسی پاراکەن کاکە ئەساسی دەوڵەتداری مامەڵەکردن و ئیدارەدانی سامانە ئیدارەدانی دەسەڵات و سامانە کاک سەردار بەیەک کوشە ئەمەی کە ئێستا ڕوئەیە لە نەناردنی موچە وەڵەن خەتای هەرێمی کوردستانە تۆ پێت وایە خەتای هەرێمی کوردستانە سیستمی دارایی شەفاف نەبێ مامۆستا سۆران هەرێمی کوردستان هەڵەی هەیە بەڵام ئەم سیاسەتەی کە ئەکرێ لەبەرەوە نییە کە کوردستان هەڵەی هەیە
ئەمە پەیوەندی بەوە هەیە کە پیلانگێڕیەک هەیە. من سوپاسی جەناب دەکەم ئەمەد باس کرد چونکە خاڵێک هەیە زۆر گرنگە بزانە. هەندێک برادەر هەندێن ئەڵێن چی وەڵام مالیکی و توێتی کاکە ئێوە ئەو نەوتە بۆ خەسارەکەن داینن بۆ نەوەکانی داهاتوتان. ئەمە درۆیەکی گەورەیە. گۆڕان زۆرانەوە. ئەمە درۆیەکی گەورەیە. جارێ تۆ بۆ ئەوەندە پێ دوابێ ئەوەندە ساویلکەبی مالکی لە تۆ پەرۆشترە. دوو ساڵی 2006 مالکی لەگەڵ قیادەیە میلەتە وەختە ڕەحمەتی جەنابی مام جەلال و کاک مەسعودە لەیا پێیان ئەڵێ کاکە ئێمە دەبێ لە تا 2007 قانونی نەوت و غاز دەرچێت لە عێراق. وعدیانەدات ئەڵێ ئەگەر دەرنەچوو ئەڵێ دەرنەچوو حەقی خۆتانە بچن نەوتی خۆتان دەرکەن و تەسویقیکەن و بەسپیان نەنووسیوە. موضوع نووسین نییە بزانە مشکلەی سیاست چیە دیسانەوە موضوع نووسین نییە. ئەزانی هەرچی ئیتیفاقاتی دنیا هەیە هێز قەرارەدا ئەما سەرەگرێ یا سەر ناگرێ. کام ئیتیفاق لەگەڵ تا ئەنووسمە چم لە نەتەوەی گرتوەکان تەوسیقیەکەم هێزم هەبوو هەڵێوەشێنمەوە هیچ شت پێ ناکرێت. اینجا بەر ئاخر وشە دەمەوێت بڵێم ئێمە لە بەردەم تەحەدایەکی گەورەی مەترسی گەورە هەیە دەرفەتی گەورە هەیە هیوادارم لە ئاستی و مەسئولیەتە بین هەموو ئەو حیزبانەی کە ئێستا ناکۆکن پێکەوە حەقی خۆیانە کەس نەوێت وازە ناکۆکەکانتان بێنن بەڵام بەرژەوەندەکانی ئەم میلەتە ئەخوازێ لە بەغایە پێکەوە بن دەرفەتی زۆر گەورە و گۆڕانکاوری گەورە بەڕێوەیە بۆی دەرەقەتی بین دەبێت پێکەوە بن. زۆر سپاس بەڕێز مام سەردار. سپاس بۆ جەناب. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.